وقتی گرن دست پید کردن پتر طلبی تیافت سر دۆندرمە و جبر وضع کرونا اینه که پتر یا با سفری با این گریشتن میشه با اینکه سفریه اما هر کسی بخواد بدت شد دیگه با حالا ساعت 12 شب که دیگه هم 24 ساعت دیگه کریه بتاین کنافه تاین بس پتر یا شولی دۆندرمە پتر اعتماد ما سر خلق ما بخواه خلق دهۆک گشتیار جای که اضافه بو شولی بس پتر اعتماد ما سر خلق دهۆک و 7 ساله الویرا کار دیکم و کارمندک و تقریبا ورزه هاوین برین ها خرگەی زور قصد آمد کرد لنه ها وگاوه پشتی کرونا ها دیان نافدا مگل کارمند که ایلای نماله وگاوه اغلبت دۆندرمە همیدش سفرینه سەرەتا سێ ئافرەت بوون لێرە دوای ئەوەی کەوا زانیمان ئیشەکە زیاتر پێویستی پێ زیاتر کەسانی تر هاتن و دەستمان پێکە ڕۆژانە تقریباً ئەتوانین تا 400-500 ماسک بدورین لەبەرەوەی کە لە ئێستادا زیاتر خواستی زۆر هەیە لەسەر ماسک دەستمان پێ کرد. ماوەیەکێکی مەمە ئەو کارخانەوەگەرەی مەگەلێک ئامانجێت هەی ئێکشوانەوە هەلە خستنە هەلی کارە بۆ ئافرەتانی دەوروبەر و ئەو یا ئامانجە دوێش بۆ زیادکردنی بەرهەمی ناوخۆیە بە نرخێکی گونجاوی. You had 3 murders in 1 month, not to mention the ones from before. And I think just watching the police officer casually kill a human, it still leaves me speechless whenever I watch that video because he took no regard for human life. None. I think this is the line. I think people are fed up. I definitely don't think this is the end all be all, but the video of it and people being able to actually see it, I think that made it so much more visceral. Now that we have social media and messages are actually being able to be spread. Complete and total revolution and liberation.